دکتۆر شێرزاد سلێمان مامۆستای زانکۆ و شۆڤەکاری سیاسی یەکەم کە میوانە لە کوردستان 24 لەگەڵمان بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت دکتۆر. ئێستا ئاماژەم بۆەوە کرد ئەم دۆخە بۆ ئێمە ئاشنایە، ئێمە لە عێراق ژیاوین و ئەم دۆخەمان بینیوە. چ چاوەڕوانیە گەکرێت لە سووریا؟ ئایا هەمان ئەو ڕێڕەوەی کە عێراق تێپەڕ بوو لە دوای نەمانی ڕژێمی بەعەس ئێستاش لە سووریا ڕژێمی بەعەس نەماوە و ڕژێمی بەشار ئەسەد لە ناوچووە، شەڕی تائیفی ڕوویکردە عێراق، شەڕی مەزهەبی ڕوویکردە عێراق لە دۆخێکی نالەباری سیاسی و ئەمنیا بوو. بە ئێستاشەوە لە ڕووی سیاسی و کێشەی هەیە. پێت وایە سووریا لە عێراق ئەزمون وەرەگرێت یاخود بە زووترین کاتەکەوێتە سەر پێ؟ زۆر سپاس. بەڕاستی ئەو پرسیارە بەڕێستان پرسیارێکی زۆر گرنگە و لە ئانووساتی خۆی دەکرێت و پێویستە هەڵوەستەی لەسەر بکرێت. خاڵی هاوبەشی نێوان عێراق و سووریا ڕووخانی دەسەڵاتێکی ستەمکاری دیکتاتۆری خوێنمش کە حزبێکی پۆپۆلیستی حزبی بەعەس ڕابەرایەتی ئەو وڵاتەی دەکرد. بەڵام ئەوە خاڵی هاوبەش جگە لە ستەمکاری و هەموو ئەو شتانەی کە لی دەکەوێتەوە. بەڵام سووریا وەکو بڵێن نەیویست ئەزمون لە دەرس لە ئەزمموی شکستخواردووی عێراق و سیستەمی سیاسی حزبی بەعەس وەربگرێ کە لە 2003 ئەو سیستەمە ڕووخا پێویست بەوە هەبوو پێداچوونەوەیەک بە سیستەم و جۆری حکومڕانی لە وڵاتەدا بکرێتەوەکو نەگات بەم ڕۆژە ڕەشەی کە پێی گەیشت. بەڵام ئەوەمان لەبیر نەچێت ئەوەی ئێستا بەدەست هاتووە ئەگەر لە ڕەهەندە نێودەوڵەتیەکەی و باسی کرێن ئەنجا بیبەستینەوە بە عێراق دەکرێت ناوی بنین سەرکەوتنی هێزی دیبلۆماسی. بۆ تەماشا دەکەین ڕژێمێکی ستەمکاری کە زیاتر لە 53 ساڵ حکمی کردووە و ئەزمموی ئیسلامی سیاسی لە وڵاتانی عەرەبی لە دوای 2011 تا زۆرێک لە هەوراز و نشێوی بەخۆیەوە بینی لە چەند وڵاتێک دەسەڵاتیان گرتە دەست بۆ نمونە لە مەسر، لە تونس، لە لیبیا، لە یەمان. بەڵام بەهۆی ئەوەی ناشارەزابوون لە زۆری حکومڕانی وڵات و سیستەمی سیاسی و ئیدارەدانی دەوڵەت تەمەنێکی درێژخایەنی بەخۆیەوە نەبینی. ئێستا لە گۆشەنیگای گروپە ئیسلامیەکانەوە بە تایبەتی ئیسلامی سیاسی پێیان وایە ئەوەی لە 8 دیسەمبەر لە سووریا ڕوویدا جۆرێکە لە سەرکەوتنی ئەوەی خەونیان پێوە دەبینی کە جڵەوی دەسەڵات و حکومڕانی بگرنە دەست لەکوێ لە وڵاتێک کە هەموو کۆڵگەکانی دیکتاتۆریەت دەکرێت بڵێن بە پاشخان تێدا بەرجەستە دەکرا بینەوە سەر عێراق. هەڵبەتە کاریگەریەکی زۆر گەورەی بەسەر عێراقەوە هەیە. لە کاتێکدا ئەومان لەبیر نەچێ دەکرێت بڵێن ئەو گۆڕانکاریەی لە سووریا ڕوویدا یەکەمین پرۆژێک کە بەری بکەوێتن عێراق لەبەرچی چونکە دەکرێت ناوی لێبنین ڕۆژی خۆرئاوابوونی بەرەی مقاومە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی عەرەبی و دەستپێکەکەشی ئێستا لە کۆتاییەکانی 2024 لە سووریا دەستی پێکرد. بۆیە هەموو ئەو گروپە چەکدارانەی لە عێراق کە ڕۆژێک لە ڕۆژان بانگەشەی ئەویان دەکرد ئێمە و سووریا یەکین و هەر ڕەشەیەک بکرێتە سەر سووریا هەڕەشەیە بۆ سەر عێراق و ئێمە ئامادەین پشتیوانی و بەرەنگاری لێ بکەین، ئەمانە هەمویان تەنها بوونە دروشم و سلۆگان و هیچ کاریگەریەکی بەسەریانەوە نەبوو. ئێستا کاتی ئەوەیە عێراق دەست لەو ئەزمونە وەربگرێ کە چۆن پێداچوونەوە بە زۆری حکومڕانی و سیستەمی سیاسی وڵاتدا بکات. لە بیرمان نەچێت کە دەسەڵاتێکی سیاسی ڕووکەشمان هەیە لە عێراق. باشە دکتۆر پێشەوەی کە بچینە سەرەوەی کە ئەو دەسەڵاتی کە ئێستا لە عێراق هەیە ڕەنگە ئەم حکوومەتە عێراق کە حکوومەتێکی با بڵێن حکوومەتی سوودانیە، باس لەوە ناکەین حکوومەتێکی تر هەیە کە حەشدی شەعبی لەژێر دەسەڵاتی ئەواندایە و جوڵی پێەکان، باسی ئەوە ناکەم جارێ. بەڵام باسی گۆڕانی هاوکێشەکانی سووریا ئەمێ زیاتر گفتوگۆ لێ بکەم، دواتر دێمە سەرەوە تا چەند عێراق ئەتوانێت بێلایەن بێت لە بەرامبەر بە سووریا و بێدەنگ بێوکو ئێستا بێدەنگێکی ڕاکرد. بەڵام
ئەوەی کە ئێستا لە سووریا ڕوئەدات ئەم هاوکێشەیە کە ئێستا هەیە تەحریر الشام دەسەڵاتی زیاتری گرتۆتە دەست و داوا ئەکات کە وڵات ئاوادان بکرێتەوە پێتان وایە کە ئەم هاوکێشەیە گۆڕانکاری بەسەر بێت دواتر شەڕی ناوخۆ لە ناو سووریا دەست پێ بکات گروپەکانی تەحریر الشام لەگەڵ با بڵێن حزبەکانی کوردیەکان حزبە کوردیەکان یاخود لەگەڵ هەستەدا یاخود ئەم شەڕە ناوخۆیە دروست ببێت؟ بەڵێ خۆی لە وەڵامی پرسیاری یەکەم ئاماژەم بۆ کرد سەرکەوتنی هێزی دیبلۆماسیە لە کاتێکدا کە ئێمە باس لە دیبلۆماسیەت دەکەین دیبلۆماسیەت واتە گفتوگۆ بۆ سەرکەوتنی هێزی دیبلۆماسی چێ ڕابەرایەتی ئەو هێزە دیبلۆماسیە کە بۆ ئەو گۆڕانکاریە لە سووریا ڕووبدات دوو وڵاتی زلهێزی ناوچەکە یەکێکیان هێزێکی کاریگەری استراتیژی هەیە تورکیایە کە ئەندامە لە حلفی ناتۆ یەکێکیان هێزێکی ئابووری کاریگەری هەیە لە وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەویش قەتەر بۆ سەرکەوتنی دیبلۆماسیەتی ئەوان وای کرد ئەو نەخشە ڕێگای کارکردنە کە لە ڕۆژی 7 دیسەمبەر لە کۆبوونەوەی دەوحە کرا لەوێ ڕنگڕێژی ئەو جۆرە سیاسەتە کرا کە چۆن سیستەمی سیاسی حکومڕانی لە سووریا بێتەکایەوە بۆیە ئێستا تەماشا دەکەین ئەگەر بگەڕێنەوە سەر پاشخانی محەممەد جۆلانی هەمومان دەزانین یەکێک بۆ لەسەرکردە دیار و کاریگەرەکانی جەبهەی نوسڕا و جۆرێک لە سەرکردەکانی ئیسلامی سیاسی توندڕە بووە لە سلفیەی جیهادی ئێستا تەماشا دەکەین بە فۆرمێکی تر بە بەرجێکی بە جۆرێک لە بیرکردنەوەی تر دەیەوێتن دەسەڵات بگرێتە دەست لە زانستی سیاست شتێک هەیە دەگوترێت سیاسەتی بەوەکالەت پرۆکسی پۆلیسی ئێستا ئەوەی لە سووریا دەگوزارێ و محەممەد جۆلانی کە ناوی لە خۆی نازناوە نهێنیەکەی بوو ئەحمەدی شەرع ئێستا دەیەوێتن سیاسەتی هەردوو وڵات لە سووریا پەیڕەو بکە سیاسەتی تورکیا و سیاسەتی قەتەر پەیڕەو بکە بەگرتنەبەری چەند ڕێگە و شوێنێک ئەمە بۆ سەرەتای دەست بەکاربوونێتی دواتر چۆنەڵ دەچنەوە سەر ڕێچکەکەی خۆیان یان ئەمە ئەکەن بە پلەیەک بۆ ئەوەی کە بە قادرمەیەک یان هەر بەردەوامە بن یان دۆخەکە گونجاو نییە ئینجا من دەهاتمە سەر ئەوە ئێستا وەکو بڵێ نەخشە ڕێگەی کارکردنیان خۆی لە چەند خاڵێکدا دەبینێتەوە یەکەمینیان دەیانەوێت جۆرێک لە شەرعیەتی سیستەمی سیاسی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەدەستبێنن خاڵی یەکەم خاڵی دووەم بەدەستهێنانی متمانەی ئەمریکا بۆ ئەوان زۆر گرنگە خاڵی سێم بتوانن خۆیان دوورە پەرێز بگرن لە دروستبوونی جۆرێک لە شەڕی ناوخۆ بە حکمی زۆری ئەو هەموو گروپە چەکدارانەی لە سووریا هەن بۆ ئەوەی وەکوڵێن من پێم وایە ئەوە بە جۆرێک لە ڕۆڵدا بەشکردنە لە نێوان جەبهەی تەحریر شام و گروپەکانی تر بۆ ئەوەی بیانەوێتن جۆرێک لە متمانەی خەڵک لەگەڵ سیستەمی سیاسی ئەگەر بۆ قۆناغێکی ڕاگوزەریشبی بەدەستبێنن تاوەکو کۆڵگەکانی دەسەڵاتی خۆیان بسەپێنن باشە پێت وایە لەگەڵەوەی کە سووریا فرەپێک هاتەیە فرەئاینە ئەو حکوومەتە ڕاگوزەرەی کا دروستیەکەن ئەمەش نەبێتە هۆی کێشە بۆیان بە دڵنیایی ئەگەر تەماشای پێکهاتەی گواستنەوەی دەسەڵات بکەین بۆ ماوەی 4 ڕۆژی ڕابردوو ئەگەرچی زووە هەڵسەنگاندنێکی وردی بۆ بکەین بەڵام هەموو ئاماژەکان ئەومان پێ دەڵێن دەکرێت بڵێن دەستا و دەستکردنێکی ئاشتیانەی دەسەڵات بووە لەگەڵ دەسەڵاتی خۆسەپێنی ڕژێمی بەشار ئەسەدی پێشوو لەگەڵ ئەوانەی کە هاتوونە سەر حکم جەبهەی تەحریر شام ئەو قۆناغە ڕاگوزەرە ناکرێت هەڵسەنگاندنی وردی بەسەردا بکرێت بەڵام دەکرێت لە دوای هاتنە سەرکایەکە وەکو بڵێ ئەوان ئاماژیان بۆی کردووە تاوەکو مانجی سێی ساڵی 2025 دەیانەوێت نەخشەڕێگای کارکردنیان دابنێن ئێستا خەریکی ئەوان دەیانەوێت بەرچاوڕوونیەکی ئەوتوان لە بەرچاو هەبێ چۆن بتوانن هەموو گروپە چەکدارەکان لەلایەک لەلایەشتر هەموو گروپ و ئەحزابە سیاسیەکانی هەموو پێکهاتەوە سووریا بە شێوەیەکی ئەوتۆ بانگێش بکەن بۆ ئەوی بەشدار بن لە پرۆسی سیاسی دواتر دێنە سەر وردەکاریەکەی چۆن وەکو بڵێن کێچی دەسەڵات دابەش بکەن بە شێوەیەکی ئەوتۆ بیانەوێتن سوود لە ئەزمموی شکست خواردووی هەموو ئەو گروپە ئیسلامیانە بکەن کە ماوەیەکی کەم دەسەڵاتیان گرتە دەست چونکە ئەم قۆناغە بۆ ئیسلامی سیاسی و گرتنی جڵەوی دەسەڵات لە سووریا قۆناغێکی گرنگی وەرچەرخانی مێژوویە ئەگەر هاتوو ئەو قۆناغە لە دەست بدەن
هەمان ئەو قۆناغە دووبارە دەبێتەوە کە لە مەسر ڕوویدا، لە تونس ڕوویدا، لە لیبیا ڕوویدا، نایەنەوێتن بە ئاسانی ئەزمونیان وەرگرتووە، دەیانەوێت بە ئەزمونێکی پتە و تۆکمەوە. بابینەوە سەر عێراق کەمێک لەمەوبەر ئاماژەم بۆ کرد کە جارێ ئەو پرسیارەی هەڵین بۆ دواتر، ئەوی شەوەیە کە عێراق هەر ئاوها بێدەنگەمێنێت. بڵێ بەدڵنیای عراق ئەوە بێدەنگدامێنێ، ئێستا ڕۆڵی تەماشاکار دەبینێ لەبەر ئەوەی ڕووداوەکان گەرم و گوڕن بەپەلەن دەیەوێتن هەڵوێستێکی ئەو تۆ پێشان نەداتن کە بەگران لەسەری بکەوێ. لە بیرمان نەچێت باسمان لەوە کرد لە دەستپێکی قسەکانیش حەدیقەی پشتەوە کە حکومڕانی سیستەمی سیاسی عراق دەکا زۆر کاریگەری هەیە بەسەر ڕەنگڕێژکردنی سیاست لە عراقدا. بۆیە تەماشا بکەین ئەگەر زۆر بەوردی زۆر بە ڕاشکاوی قسە بکەین خۆری ئاوابوونی دوو وڵات لە سووریا دەستی پێکرد، ئەویش کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ رووسیا. باش کەواتە عێراق ئەبێت چۆن مامەڵە بکات ئێستا لە بینی دوو بەرداشە، لەلایەک لەگەڵ ئێران، لەلایەک لەگەڵ تورکیا. پێت وایە هەڵوێستی عێراق چییە بێت؟ ئێستا باسی رووسیاشت لەگەڵ عراق پێویستە زۆرێک لە هاوسەنجی لە پەیوەندیەکانی ڕابگرێ بە لە بەرچاوگرنی بەژەوەندی باڵەکانی وڵاتی خۆی، لەگەڵ ئەوەشدا بتوانێتن ئەوەمان لەبیر نەچێ عراق دەبێ خۆی بە قەرزاری وڵاتێکی وەک وڵاتەیە گرتوەکانی ئەمریکادا بنێ کە بووە ڕزگارکەری عراق ئەگەرچی لە بڕیاری 1483 ئاماژەی بەوە کردو وەک وڵاتێکی داگیرکەرە، بەڵام هەموو ئەو ئازادیە کە لە عراق هاتە پێشەوە ئەمریکا سەرکردایەتی دەکرد لەگەڵ وڵاتانی هاوپەیمان. لە بیرمان نەچێت لەوانەیە وڵاتێکی وەکو رووسیا لە سیاسەتی دەرەوە بە تایبەتی بەرامبەر بە عراق ئەو ڕۆڵە لاواز و پەرێزاویەی هەبووە هێندە ئەو کاریگەریەی نەبووە و لە بەرامبەریشدا ئەو ڕۆڵ و پشتیوانی کۆماری ئیسلامی ئێران لەو گروپە چەکدارە تونڕەوانەی کە لە بەرجی مەسحەبدا خۆیان حەشاردا بوو هاتنە سەر حکم، ئێستا پێویستی بەوە هەیە زۆرێک لە پێداچوونەوە بە سیاسەتی خۆیان باڵوێستی خۆیان بکەن، چونکە پێشهاتەکان ئەوەمان پێ دەڵێن نەخشەی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەر لە دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ گۆڕانکاریەکی ڕیشەی بەخۆیەوە دەبینێ، دەستپێکیش لە سووریا دەستی پێ کرد. باشە دکتۆر، ئەوەی کە ئێستا باسی رووسیامان کرد، باسی لاوازبوونی ئێرانت کردووە رووسیا لە سووریا، ئەمانە دوو ئەکتەری سەرەکی بوون کە سووریایان بەڕێوە ئەبرد. ئێستا و دوو ئەکتەرە نەماون، کەیتر پێت وایە پێشبینی ئەکرێت کە سووریا لە قاڵب بدات خۆی ببێت بە ئەکتەری سەرەکی بۆ ئەوی کە هەژمونی خۆی لە سووریا زیاد بکە. تورکیا لە ناویانایە؟ بەڵێ خۆی بەر لە ڕووخانی ڕژێمی ئەسەد وڵاتانی عەرەبی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەشی سەردوو بەرەبوو بوون. بەرەیەک خۆی لە تورکیا و لە قەتەردا دەبینیەوە، بەرەیەکی تریش وڵاتانی وەکو مسر، ئیمارات، ئوردون، سعودیە دەبینیەوە. لە بیری نەکەین هەر ئەمڕۆ پێشهاتێکی ئەگەرچی پەیوەستە بە وەرزش بەڵام ڕەهەندە دیبلۆماسیەکانی بەسەرەوە هەن. سعودیە ئەوەی بەدەستهێنا کە مۆندیالی داهاتوو لە ئەوە بکرێت، ئەمەش شتێک نییە تەنها لە ڕەهەندە وەرزشیەکەیەوە تەماشا بکەین، دەبێت لە ڕەهەندە سیاسی و لە ڕەهەندە دیبلۆماسیەکەیەوە دەست پێ بکەین. بۆیە ئەوەی کاریگەری دەبێتن لە مەودووە لە پاڵ تورکیا و لە پاڵ قەتەر دوو وڵاتن ئەوانیش سعودیە و ئیمارات و بە خاڵی سێمیش مصر کاریگەریان دەبێت، بەڵام ئەو کاریگەریە ڕۆژانی داهاتوو مانگەکانی داهاتوو پێمان دەڵێن چۆن دەبێت. ئەوەش دەمێنێتە سەر ڕفتاری سیاسی جەبهەی تەحریری شام کە چۆن دەتوانێتن هەموو ئەو ڕەهەندانەی باسم کرد بود بەدەست بێنێتن بۆ بەدەستهێنانی ڕزای شعبی لەسەر ئاستی نێودەوڵەتی متمانەیەک بەدەستبێنێ، متمانەی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەدەستبێنێ بۆ ئەوەی بتوانێتن ئەو پاڵپشتیەی کە تورکیا و کە قەتەر لێی دەکەن بە ئاسانی نەیدۆڕێنێت. باشە، ئەوەی کە هێزی هاوپەیمانانی لەسەر دروست بوو لە ناوچەکە کێشە و ئاڵنگاری زۆر هەیە لەبەر مەترسی داعش بوو.
بە ئێستاشەوە هەمیشە کۆشکی سپی ئاماژە بە ترسی سەرهەڵدانەوەی داعشەکات لە کاتێکە ئێستا کۆشکی سیبی داوا لە هێزەکانی سووریا دیموکراتیش ئەکات کە ئاگادار بن داعش سەر هەڵنەداتەوە مەترسی سەرهەڵدانەوەی داعش هەیە بۆیە ئەو هۆشداری ئەدەن بەڵێ لەبیرمان نەچێ ئێستا لەسەر ئەرزی واقع بوونی هێزەکانی ئەمریکا لە سووریا وجودی هەیە بە تایبەتی لە ناوچەی تەنەف بەرگری لە هێزە کوردیەکان دەکا و هەروەها بەرگری لەو هێزە عەرەبیە میان ڕەوانە دەکاتن کە لەوێدا هەن ئەمەش پاڵپشتێکی بەهێزە بۆ ئەوەی بتوانێتن بە شێوەیەکی پتە و تۆکمە کۆنتترۆلی جوولەی هێزە تونڕەوەکان بکات لەسەر و هەمیانەوە داعش ئەمەش وەکو بڵێن سیگنال و ئاماژەیەکی بەهێز بوو بۆ عێراق بەر لەسەر هەڵدانی ئەو ئەحداسانەی سووریا لە 27 نۆڤەمبەرەوە تاوەکو 8 دیسەمبەر بتوانێت سنوورەکانی خۆی تۆکمەک بکات بۆ ئەوەی نەتوانێتن گروپە تونندڕەوەکان بە تایبەتی داعش لە سووریاوە دزەنەکەن بۆ ناو عێراق. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر شێرزاد سلێمان مامۆستای زانکۆ و شۆڤەکاری سیاسی میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئەمەدە زۆر سپاس.